ملية تماشوان انهجام جاري ام لگل چالاکوانا سیویل جه بغدای انسان بدری بردوام دکن جه بغدای میوانا منه ام دیوی مجاری با آخفن سلاف بوته بریز انسان دست بکه ده تخوازم بزانبم گلو افزیده بونا هجمارا ولاتین عراقی ده جبو عراقی باشه خرابه تچاواد بینی بریز انسان مساء الخير. بەڵێ ئێوارەی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت زۆر سپاس بۆ ئێوە و بۆ باسکردنی ئەم بابەتە گرنگە کە بابەتێکی هەرە لە پێشینێ ئێستا سەبارەت بە زیادبوونی ژمارەی دانیشتوانی عراق و لایەنە ئەرێنی و نەرێنیەکانیشی ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین ئایا عراق و ژینگەی عراقی لە هەموو ڕوێکەوە هەموارە و ئامادە و گونجاوە بۆ ئەم ژمارە زۆرەی دانیشتوان کە لە ڕێگایدا ئایا گەشەی دانیشتوان کە پێشتر وێنەی نەبووە ئایا ئەم گەشەکردنە گەشەیەکی تەندروست و سروشتیە یاخود بە پێسەوانەوە دەتوانین بڵێن ئەم گەشەیە لێکەوتەی نەرێنی دەبێت لەسەر کۆمەڵگەی عراقی و لەسەر خزمەتگوزاری و ژێرخان و لایەنی ئابووری عراقەوە بەرزبوونەوەی ژمارەی دانیشتوانی عراق مە ملیۆنان کەس بەراورد بەوەی کە لە دوا ئامار و دوا سەرژمێر لە ساڵی 1997 کراوە بەراوردی بکەین بۆەوەی لە ساڵی 1997 کراوە بەدڵنیەوە جگە لە هەرێمی کوردستان سوکارێمی کوردستان خاوەنی دەسەڵاتی خۆیەتی و جیا بووە لەو سەرژمێری کە عراق کردوێتی گەشەی دانیشتوان ئەو کاتە واتە لە دوا سەرژمێری گەشەیەکی سروشتی بووە لە هەمان کاتدا کۆنتڕۆڵکردنێک لەلایەن دەوڵەتەوە هەبووە بۆ بەرزبوونەوەی ژمارەی دانیشتوان هەرچەندە ئێمە لە ماوەیەکی سەختدا دەژیان لە ڕووی ئابووریەوە بە نمونەتۆ ئۆتۆمێری کەمتر دەبینی لەسەر شەقامەکان و بودجەی دەوڵەتیش باشتر بوو لە بارودۆخێکی هەموارتردا بوو لە هەمان کاتدا پێشکەوتنێکی ئەوتۆ نەبوو چ لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی زانست عراق بە گشتی وەجیهان لەو شتە با بڵێن بە دوور بوون بە داوەتیش بەهۆی سزاکانی ئەنجومەنی ئاسایشەوە بۆ سەر عراق بەڵام ئەگەر بێت و ئەمە بەراورد بکەین بەوەی ئەو کاتە و بپرسین ئایا چۆن کاریگەری دەبێت لەسەر بەنمونە هەلیکار خوێندن لەسەر وەزارەتەکانی خزمەتگوزاری و لەسەر ئەو لایەنانەی کە پەیوەستن بە دابینکردنی خزمەت گوزاری بۆ هاوڵاتیانی عراق بە شێوەیەکی گشتی و ئەو وەزارەتانەش کە کار بۆ ئەوە دەکەن شارەکان پاک بکەنەوە و شارەکان بخەنە حاڵەتێکی مابڕێن ئامادەباشی و کۆمەڵ شتێک دابین بکەن کە پێویستە لەو شارانەدا هەبن. باشە برێز ئەنسام دخوازم بپرسم یانی نوها لەگەلک وڵاتان لەگەلک وڵاتین پێشکەتی تایبەت مەسەلە پلاندانانێک تێچێکردن ji بۆی هەژمارە وڵاتیان ئەو وڵات گەلو ئامادەیە سەکتەرین جدادە گاواگ و وڵاتی سێدە دەبن بکار بن خزمەتی بکن ji بۆ عێراقی چاوای یعنی پلاندانانێک ji بۆ وڵاتین عێراقی هەیە ji بۆ زێدەبوونا هەژماری هەیە بەلی من پێم وایە وەزارەتی پلاندانانی عراق ئێستا پلانێکی هەیە سەبارەت بە سیاسەتی دانیشتوان لە عراق بە شێوەیەکی گشتی و سیاسەتی گەشەی دانیشتوان بەڵام ئەم پلانە ناکرێت ڕاستەوخۆ جێبەجێ بکرێت و بچێتە جێبەجێکردنە و ئەگەر بێت و کار لەگەڵ وەزارەتەکانی دیکە نەکرێت ئەوانەی پەیوەندیدارن بە وەزارەتی پلاندانانەوە ئەم بابەتە پێویستی بەوەیە حکوومەتی عراقی بەر لە هەموو شتێک کاری لەسەر بکات هەلی کار بۆ خەڵکی بدۆزێتەوە بۆ سەر ماڵباتەکان بدۆزێتەوە ئێمە ڕێژەی بێکاریمان گەلێک بەرزە و دەتوانین بڵێن پێویستی بەوەیە کۆمەڵێک شار
دروست بکرێت و خانوو بە خەڵکی بدرێت و ناوچە سەرپێچەکان چارەسەر بکرێن بە شێوەیەکی گشتی. هەندێک خەڵکی عێراق لە کۆمەڵە ناوچەیەک دەژین ناوچەی تەندروست نین بە کەڵکی ژیانکردن نایەن جا بەهۆی لاوازی ئابووری و بەرزبوونەوەی بەهای دۆلار و ئەم کێشانێک کە لە نێو کۆمەلگادا هەن. تەنانەت حکوومەت پێویستە ئەوەشی لەبەرچاو بێت ئەم زیادبوونەی ژمارەی دانیشتوان کاریگەری نەرێنی دەبێت لەسەر واقعی فێرکردن و تەندروستی و ئابووری و تەواوی سێکتەرەکانی دیکە. زیادبوونی ژمارەی دانیشتوان پێویستی بە هەوڵی سڕێ لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی پلانێک دابنێن یاخۆت ئەزمموی و سەرکەوتوی وڵاتانی دیکە لای خۆی کۆپی بکات بە تایبەتی ئەوانەی هاوشێوە بووە لەگەڵ عێراق یاخۆت با بڵێن ئەزمموونێکی نزیکیان لەگەڵ عێراق هەبووە جارچ لە ڕوو خزمەتگوزاریەوە نزیک بووە لە لایەنەکانی دیکە چونکە عێراق ئێستا وڵاتێکی پێشکەوتونیە بە وڵاتێکی پێشکەوتو داناندرێت لە هەمان کات دەبارودۆخی ئەمنی زۆربوونی ژمارەی دانیشتوان واتای ئەوەیە کە ژمارەی تاوانکاریش بەرز دەبێتەوە. بۆیە پێویستە دەبێت ئەوەشمان لەبەرچاو بێت کە خەڵکێک لە ژینگەی تەندروست و ساغڵەم ناژین و خەڵکێک دەبێتە تاوانکار لەم نێوەندەدا بەهۆی خراپی ژینگەیەوە. بۆیە خراپی و لێکەوتەکانی زۆربوونی ژمارەی دانیشتوان با بڵێن لە بەغدا ئەو پەڕی پێویستە 2-3 یاخود ئەو پەڕی 5 ملیۆن کەسی لێ بژیت، بەڵام ئێستا ژمارەی دانیشتوانی بەغدا نزیکەی 10 ملیۆن کەسە. ئەم ژمارەیەکی زۆر بەرزە ئەگەر بێت و دەوروبەری بەغدا هەژمار بکەین. بە نمونە پارێزگاکە هەژارەکان ئەوانەی کە بژێویەکی دیاریکراویان هەیە و ئەوانەی کە سامانێکی دیاریکراویان نییە و بە تایبەتیش هەندێک ناوچەی باشوور و ناوەڕاستی عێراق پێویستیان بەوەیە حکوومەت پلانیان بۆ دابنێ، پلانەکە بە شێوازێکی ساڵانە بێت و بە خێرایی جێبەجێ بکرێت بە شێوازێک کە لەگەڵ کولتوری ناوچەکە و مێژووی ناوچەکە بگۆنجێت. چونکە ئێمە ئێستا زۆرێک لە شێواندن لە شارەکان دەبینین بۆ تەهۆکاری لە نێوبەرنی زۆرێک لە ناوچە سەوزاییەکان و بڕینەوەی دار. ئێمە لە عێراق پێویستمان بەوەیە کە ڕوبڕووی بە بیابانبوون و گۆڕانی کەشوهەوا ببینەوە هاوتا لەگەڵ زۆر بنژمان دانیشتوان. بۆیە ئێمە پێویستمان بە پلانێکی نەتەوەیی گشتگیرە، پلانێک بێت کە قابلی جێبەجێکردن بێت و هەموو لایەنەکان بەشداری تێدا بکەن و هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان بە چاودێری حکوومەتەوە کار بکەن. بەڵێ گەلێک سپاس بۆتە برێز ئەنسام بەدری چالاکوانە سیڤیلش بەختایل